دەچینە لای لیلیان ئەمیر وتەبێژی فیستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل کە لە ستۆدیۆ ڕاستەخۆ لەگەڵمانە بەخێراتی لیلیان. خاتو لیلیان بەیانی باش سپاس کات خۆت بێمەبەخشی. زۆر سپاس بۆ ئێوە. خاتو لیلیان خەمخۆری و دڵسۆزی دەستگای میدیای کورسات دامەزراوی ویم بە ڕێبەرایەتی هونەری سینەمای سلێمانی ئەمە دەرخەری ئەوە نییە کە ئێمە گەشتبین بین بە بەرامبەر پرۆسەی فیلمسازی لە کوردستان بە دیاریکراوی لە شاری سلێمانی. دەستان خۆش بێ ئەمەوە بڵم کە هەرەوەی کە ئێمەی شۆک و دامەزراوی بیم بیرمان لێ کردوتەوە کە ئەو بیرۆکەیە هات لەلایەن بەشی هونەری سینەماوە کە بتوانین شتێک بکەین لە خزمەتی کوردستانە بێوەکو هەموو کار و چالاکیەکانی کە لە ماوەی پێشووە دامەزراوی بیم ئەنجامی یاوە ئەمەش یەکێکە لەوانەی کە هەوڵێکی زۆر زۆر جدی بۆ درا کە کارێک بکەین نەک هەر بۆ ئەم ساڵ هەوڵ بین یان ئەو بینەرە زۆرەی کە دوێنێ لێرە بوون ئەمە سەرەتایەک بێ ئەمە دەستپێکێک بێ ئەمە کارێک بێت کە وا بکات لەو گەنجە بەهرەمەندانە لەو فیلمسازە بەتوانانە کە بتوانن بەردەوام بن بۆ فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایلە ئێمە بابەتێکماندانا بوو کە ئەبێت فیلمەکان بە مۆبایل وێنە بگیرە ئەمە خۆی لە خۆیە پەیامێکە بۆ ئەوەی کە تۆ داهێنەری تۆ بەهرەمەندی بۆیە بە کەرەسەیەکی ئاسان و سادەیش تۆ ئەتوانی فیلم بەرهەمبێنی گیان ئیرادە و پشت بەخۆ بەستن. بەڵێ لیلیان خانجا دوێنێ ئێمە لە فستیڤاڵەکەمون بینیمان کە چەندە ئامادەکاری کرابوو بۆ فستیڤاڵە ژمارێکی زۆر لە خەڵک هاتبوو کە هەمومانی لە شاری سلێمانی لە سیتی سینەما کۆکردبوو هەروە چەندین هونەرمەندانی شارەکەی کۆکردبوو لە ناوچە جاجەکانی تری هەرێمی کوردستانش و هەتا لە وڵاتانی دیکۆ. ئایا ئەو پلانانی کە داتان نابوو بەرنامانی داتان نابوو وەکو یەکەم ڕۆژی فستیڤاڵ هەموو پلانەکان وە خۆی بەڕێوە چوو؟ بەڵێ بە خۆشحاڵیەوە ئەمێ ئەوە بڵم کە خۆتان بەچوی خۆتان بینیتان کە بینەرێکی زۆر زۆر لەوێ بوو کەواتەمە خۆشحاڵی بوو بۆ ئێمە سەرکەوتنێکیش بوو بۆ ئێمە کە بەو شێوازە پێشوازی لە فستیڤاڵەکە کرا ماوەی 5 مانگە کە خەریکی ئامادەکارەکانین وای لە ئێمە کرد کە لە کاتی نمایشە ئەو بینەرە زۆرەی کە مابوونەوە لەوێ جارێکی کەبیر لەوە بکەینەوە کە دووبارە عرض کرێتەوە بۆیە لە هەمان کاتا لە کەوەجبەی یەکەم تەواو بوون لە بینینی فیلمەکان دووبارە دەستمان کردەوە بە نمایشی فیلمەکان. بۆ هاتلیان خانم کارە بکەن ئاگادار بوون کە ئەو گەرم و گوڕێ هەبوو ئەو بینەرانە هەبوو تەنانەت بەشێک لە بینەرەکان کە لە دەرەوە وەستا بوون وتیان ئێمە نەچوینە ژوورەوە فیلمەکان ببینین بەڵام هەستێکی ئەو نەخۆشمان هەیە کە ئەبینین کۆمەڵی خەڵک لە ژوورەوەیە سەیری کۆمەڵە بەرهەمی کوردی ئەەکەن کە ئەمە مای خۆشحاڵی بوو بۆ هەموویان. جا باشە لیلیان خان من ئەچمەوە پێش فستیڤاڵەکە قۆناغی ئامادەکاریەکان میکانیزم شێوازی وەرگرتنی فیلمەکان چۆن بوو چەند لیژنەدانرا بوو ئەگەر بۆمان باس بووین. بەسەرچاو ئێمە لە ماوەی 5 مانگە خەریکی ئامادەکارەکان بووین کاتێکمان دیاری کردبوو کە ئەو کاتە بۆ ئەوە بوو بزانین چەند فیلممان بۆیە لە ڕێگای وێبسایتەکەەوە کە فۆرم پڕاکرایەوە بۆ دانانی فیلمەکانیان و دواتریش لە ڕێگای بەشی سینەمای سلێمانیەوە کە ئەو کەسانین نانەتوانین فیلمەکانیان بنێرن لە ڕێگای ئیمەڵەوە بەدەسیلیان وەرگیراوە. بەڵێ لە دوای ئەوەی کە ئەم فیلمانە وەرگیران لیژنەیەکماندانا بوو کە لیژنەی هەڵبژاردننی فیلمەکان بوو ئێمە زیاد لە 100 کورتە فیلم هاتووە بۆ فستیڤاڵەکە و جگەلەوەی کە ئەو ماوەی کە دیاری کرابوو بۆ وەرگرتنی فیلمەکان تایبەت بوو بە سلێمانی یاخود شار و ناوچەکانی تریارێمی کوردستان هەر چوار پارچەی کوردستان و لە هەموو جیهانەوە تەنانەت لە یابان بەڵام خابینیمان پێمان تەنها 25 فیلم هەڵبژێدرا بوو بەڵاتە لەسەر چ بنەمایەکەم لیژنەوە فیلمانیان هەڵدەدرا. طبعا هەموو فستیڤاڵێک یاسا و ڕێسای خۆی هەیە هەموو فستیڤاڵێک کۆمەڵی خاڵی داناوە ئەبێ بۆ خاڵانەیە تێپەڕ بێ و دواتریش بەشێک لەو فیلمانەی کە وەرنەگیراون ینی لیژنەکە قەراریاوە لەسەرەوەی ئەچێتە قالبی ئەوەی کە باشترین بێت ئەچێتە قالبی ئەوەی کە ئەمە بەرهەمێک بێ بتوانین پیشانی بینەرەکانی بین کە مای خۆشحاڵی بێ مای ئەوە بێت کە هەم خۆشیان شانازی بە فیلمەکانی خۆیانەوە بکەن بۆیە ئێمە و لیژنانەمان دانابوو کە سبەینێ بتوانین ینی نەڵێن هەر شتێک بۆ وتومانە فستیڤاڵێکە و فیلم بەرهەمێ فیلم وەرەگرێت لیژنەیەک هەبێت بۆی ئەم فیلمانە هەڵسەنگێنێت دواتر هەرێک هەڵەکە کراوە بۆ هەڵانە تەنها کورد بوون یاخۆت خەڵکی بیانی و خەڵکی دەرەوەشی تێدا کورد بوون هەمویان کورد بەڵێ هەمویان کورد بوون هەمویان کورد بوون و کەسی شارەزا بوون لە بوارەکەیە. بەڵێ لیلیان خان بەنیازم یاخود بیتان لەوە کردێتەوە بۆ ساڵانی داهاتوو
لە پەراوێزی فێستیڤالە بۆ نمونە ماستەر کلاسە بێ وەرکشۆپ هەبێت سیمینار هەبێت شان بەشانی فێستیڤالەکە یان هێشتا زۆر باس لەوانە بکرێ طبعا هەموو کار و چالاکیە کە دامەزراوەی بیم دەستی ئااتێک ئەو کار و چالاکیانە بن کە درێژخایان بنماوەکەی لەگەڵ سازکردنی ئەم فستیڤالەیە ئێمە کۆمەڵێک ماستەر کلاسمان کرد کە ئەم ماستەر کلاسانە بە ڤیددیۆ دانراوە لە وبسایتەکە و لە یوتیوبی دامەزراوەی بیم بۆ ئەوەی بتوانن زۆرترین خزمەت بکات لە کاتێکا کە ئێمە بە فێستیڤال تایبەت بە فلمسازی بوو تایبەت لە باسی ماستەر کلاسی فیلمسازی بە شێوەیەکی گشتی بە شێوەیەکی گشتی چونکە ئەگەر من ئێستا فلمسازێکم حەزەکەم لەسەر دەرهێنان زانیاریم هەبێ بزانم کەسی دەرهێنەر چۆنە چییە ناتوانم دەستم کەوێ لێرە لە بەرچی لە بڕۆی بە زمانی ترە و دواتر لە ڕێگای سایتی خۆیانەوە کامش دواترە بێ داخلی سایتەکە بیت و بە کارت و بە کارتی بانکی ئەو شتانە ئەتوانی وەریگیری خۆشبەختانە مەتوانیمان تا 5 ماستەر کلاس وەرگین ئەوە ئەمش بەردەوامە بێت بۆی خزمەتی زیاتر بە فلمسازەکانمان بکات و بە زمانی ئینگلیزی و عەرەبیش سەبتایتڵ کراوەتەوە بۆ ئەو کەسانی تریش کە زمانە کوردیەکە نازان بتوان ئەوانیش سوودی لێ ببینن. بەڵێ لیلیان خان ئەوەی من سەرنجمە ئەوەی جێی خۆشحاڵیە لەم فێستیڤالەیە چ دامەزراوەی ڤیم چ دەستگای میدیای کورسات چ بەڕێوەبەرایەتی هونەری سینەمای سلێمانی هاندانی گەنجانی تیا بوو یعنی ئەوەی کە دڵی منی خۆش کرد بۆ نمونە ژمارەی خوێندکار لە بەشتی فیلمسازی کۆلێژی هونەر بەشداریان کردووە ئەمە تا چەند گرنگە بۆی کە خوێندکاران پشت بە خۆیان بەسن بەداهاتێکی کەم یاخود لە ڕێی ڤیمەوە لە ڕێی بەڕێوەبەرایەتی هونەری سینەماوە لە ڕێی دەستگای میدیای کورسات و پشتیوانیان بکرێت ئەفرادن داهێنام بکەن لە داهاتوودا. ئەمە هەوڵێکی زۆر باش بوو ئەمە ئەوە بوو کە ئێمە مانویست پاڵپشتی ئەو گەنجانە بکەین پاڵپشتی ئەو بەهرەمەندانە بکەین کە توانایەکیان هەیە دەرفەتیان نییە کە ئەم توانایان دەربڕن بۆ ئەم فستیڤالە خۆشبەختانە توانی سلمێنەری ئەوە بوو کە بتوانێت کۆمەڵە گەنج بۆ کەرەسە ئاسانە بە مۆبایل نواندنی خۆی دەربڕێ چیرۆکێکی هەیە لە فیلمەکە پیشانمان بە بیگێڕێتەوە ئیخراجێکی باشی بۆ بکات تەنانەت ئەوەی لای من زۆر دڵخۆش بوو بەشێک لە فیلمەکان بە تایبەت میوزکی بۆ دروست کرا بوو کە ئەمە لێرە شتێکی زۆر باشە کە تازەیە ئێمە لە وبسایتەکانەوە هینەکڕین میوزکەکڕین بۆ فیلمەکانمان بەڵام ئێستا گەنجێک هەیە کە توانێت میوزیک بە تایبەتی بۆ فیلمێک دروستکەشەکاتەوە. بەڵێ لیلیان خان بابێنە سەر خەڵاتەکان چەند خەڵاتە بۆ باشترین فیلمە باشترین دەرهێنەرە باشترین ئەکتەرە خەڵاتەکان چی لە خۆیە گرێت؟ طبعا هەروەکەوەی باسم کرد کە دەست ئەینە کارێک پلانێکی وای بۆ دائەنین کە جیاواز بێ و خزمەتێکی زیاتر بکات ئێمە نەمان کردووە بەوەی کە خەڵاتی یەکەم و دووەم و سێم هەبێت خەڵاتەکەش هەر هاندانە من لەمە بەس خەڵاتەکەش هەر هاندانە لە کاری داهاتوو بەڵێ لەوانەیە من فیلمێکم بەرامەیە نابێ فیلمەکەم لە ڕووی کوالێتیەوە لە ڕووی چیرۆکەوە لە ڕووی دەرهێنانەوە فیلمێکی باش نەبێت بەڵام ئەکتەرێکم هەیە لە ناو فیلمەکان نواندنێکی کردووە کە شایانی خەڵاتە فیلمێکم بەرهەم هێناوە کە بە تایبەتی میوزکی بۆ دروست کراوە میوزکەکەی ئەوەنە جوانە کە لەگەڵ ناوەڕۆکی فیلمەکەیە گونجێ شایانی خەڵاتە ئێمە دە خەڵاتمان هەیە بۆ ئەم فیلمانە بۆ ئەم کورتە فیلمانە چونکە بەرهەمهێنانی کورتە فیلم خۆتان نەزانن قورسترە لە بەرهەمهێنانی فیلمێکی درێژ بۆیە ئەگەر ئەو توانی بێتی لەو ماوە کورتەیە فیلمێکی ئاوە بەرهەم بێنێ شایانی ئەوەیە خاڵ بە خاڵی ئەو فیلمە خەڵات بکرێت. جالی لیاخانێکێک لە فیلمەکان لە ئەوروپاوە هاتبوو ئا فیلمی تریش هاتبوو لە ئەوروپاوە یاخود تەنها ئەو فیلمە هاتبوو خەڵتا بژار خۆشبەختانە لە یابانیشەوە فیلممان بۆ هاتبوو یعنی لە هەموو جیهانەوە فیلم هاتبوو ناڵم سە بەرە و سەرەوە فیلممان بۆ هاتوو بەڵام بەپێی یاسا و ڕێسای فستیڤالەکە فیلمەکان هەڵبژێردرا بوو. لیلیان خان بەبەستی ئەمڕۆ بکەین ئەمڕۆ چالاکیەکان چۆن بەڕێوە دەچێت چەند فیلم بەشداریەکە ماژەکرێ دوێنێ خۆی لە دوای ئەوەی کە لیژنەی هەڵبژاردن فیلمەکانیان هەڵبژار 25 باشترین فیلمەکانیان داناوە بۆ ئێمە کە لە فستیڤالەکەیان نمایشی بکەین دوێنێ 13 فیلم نمایش کراوە ئەمڕۆ 12 فیلمی کەمەوە کە نمایش ئەکرێ و لە دوای نمایشکردنی فیلمەکان ڕاستەوخۆ خەڵات بەسەر ئەو فیلمە
باشانە بەسەر ئەو بەشە باشانی کە لە ناو فیلمەکانە هەیە خەڵات وەرەگرن و لەگەڵ ئەوەیشا خەڵاتێکی تایبەتی دامەزراوی بەشی میدیا هەیە بۆ یەکێک لەو 25 فیلمە کە باشترین فیلم بووە. باشە. ئەمڕۆ جیاوازتر دەبێت لە ڕۆژانی ڕابردوو بە تەسەوری ئێوە زیاتر بەڵێن هونەرمەندان و هاوڵاتیان ئەوانی کە خوازیاری ئەوەن و فیلم دۆستان سەردانی ئەو بکەن کە بتوانن سەیری کورتە فیلمەکان بکەن ئەمڕۆژ بە دڵنیایەوە هەر دوێنێ ئەوەی سەلمانیانی بەشێکی زۆری حەزیانە کرد تەنانەت ئەمڕۆ دووبارەوەی کە دوێنێ بینیویانە نمایشی کەینەوە بۆیان. بەڵێ. ئەمڕۆ ڕەنگە وەکتەوتت کە ژمارێکی زۆر لە هونەرمەندان و هونەردۆستان و فیلم دۆستانیش سەردانی ئەوێ بکەن بۆی بتوانن سەیری کورتە فیلمەکان بکەن. تۆ لە سەرەتادا ئاماژەت بەوەیە خاتوری لیان کە ئەگەر ڕەنگە نەتوانن بەشداری بکەن و یاخۆ جێگەنەمێنێ درێژ بکرد ئە پلانتان هەیە کە ڕۆژەکانی دیکەش بتوانن ئەمە پەخش بکرێت و بۆ جارێکی تر ئەو خەڵک بتوانن سەردانی بکەن و بینەری بن. لە پلانمانە نییە کە درێژ بکرێتەوە فستیڤالە بەڵام ڕەنگە بیری لێ بکرێتەوە لە ساڵی داهاتوو لە فستیڤالەکانی داهاتوو بتوانین ئەو خزمەتە بکەێنین. باشە. لیلیان خان لەمێ پرسیاری ئەو لێ بکەم بینەوە سەر بابەتی خەڵاتەکان. ئەو فیلمانەی کە باشترین خەڵات بەدەست دێنن یاخود ئەو تاکە فیلمی کە دامەزراوی وێم کە ئەو خۆی ئەو خەڵاتی پێشکەش دەکات پلانتان هەیە کە بتوانن دواتر یاخود لە داهاتوودا لە فستیڤالەکانی دەرە و لە فستیڤاڵی نێودەوڵەتیدا بەشداری پێ بکەن. ئێمە ئەو بڕیارەمان ناوەتە دەست دەرهێنەرەکان خۆیان دەست فیلمسازەکان خۆیان چونکە لە ئێستاە فستیڤاڵی فیلمی کوردی یان فستیڤاڵێک بە مۆبایل فیلم بەرام هاتبێ ئەمە تازە نییە چونکە 20 ساڵە ئەم فستیڤاڵە هەیە بۆیە دەرهێنەرەکان ئەتوانن بەشداری ئەو فستیڤاڵانەیان پێ بکەن کە لە جیهانە هەیە و تایبەتە بە فیلم بە مۆبایل و هەنێ لە فستیڤاڵەکان هەیە بەشێکی جیا کردوتەوە بۆ ئەو فیلمانەی کە بە مۆبایل بەرەم هێنراون. لیلیان خان ئێمە پرسیارمان نەماوە گەر خۆت پەیامێک تێ بە کورتی بۆ بینەران. منەوێ بڵم کە دەستی هەموو لایەک خۆش بێ دەستی سوپاسی ئەو هەموو میوانە بەڕێزانەکەین کە دوێنێ ئامادە بوون ئەمە سەلمێنەری ئەوە بوو کە ئەگەر ئێمە توانی بێتمان خزمەتێک بکەین خۆشحاڵ بووین کە ئەوان ئامادەبوون و داوای لێبوردنیشان لەیەکەین کە بەشێکیان نەیانتوانی بەشداری بینینی فیلمەکان بکەن ئیشەڵڵا هەوڵێن درێژە بە فستیڤاڵەکە بە هیوای کاری باشتر سپاس لیلیان ئەمیر وتە بێژی فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل سپاس لە ستودیۆ لەگەڵ ما بوون سەرکەوتوو بوونەوە هەمیشە.